زۆر سپاس ئێستا باڵاکۆس کۆی سکاڵەکانی لە 2015 تا 2009 تان پێشکەشەکە کە لە ماوەی 9 ساڵی ڕابردووە بزانین چەند حاڵەتی سکاڵات و توندوتیە چەند حاڵەتی خۆکوژین تۆمار کراوە. ئەم کاتتان باش. ئاماری توندوتیژی 9 ساڵی ڕابردوو واتە لە 1/1/2015ەوە تاکو 31/12/2023 کە دژی پیاوان ئەنجام درراوە بەم شێوەی خوارەوە. بەپێی لیژنەی بەدواداچوون و تۆمارکردنی کەیسەکان لە ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستان لە ڕێکەوتی 1/1/2015 تا ڕێکەوتی 31/12/2023 بەپێی لیژنەی تۆمارکردنی کەیسەکان سکاڵا و توندوتیژی و حاڵەتەکان 5,062 حاڵەت و سکاڵا هەر لە تۆمار کراوە، هەر لە ئاماری خۆکوشتنی پیاوان لە کوردستان 703 حاڵەت، هەروەها ئاماری کوشتنی پیاوان لەلایەن ژنەکانیانەوە بە هاوکاری کەسانی تر 56 حاڵەت. زۆر سپاس. ڕاستەخۆی ئێستا لێرە کاک ئاکۆ شاڕۆشی نوێنەری بەشی یاسا لە یەکێتی پیاوانی کوردستان لەگەڵمانە. سڵاو لەبێ کاک ئاکۆ. سڵاو لە ئێش بەخێر بن. ئەگەر باسی ئەومان بۆ بکەی ئامارەکان لە ئەم ساڵە چۆنن بە بەراورد بە ساڵی پێشوو؟ لەگەڵ تێپەڕبوونی کات و لەگەڵ زیادبوونی ژمارەی دانیشتوان و لەگەڵ پێگەشتن و هاتنە پێشەوەی نەوە بەدواینەوە حاڵەتەکانی توندوتیژی و تاوان زیاد دەکات. ئەمەش نەک لە هەر کوردستان لە هەموو دنیا وایە. دنیا لە باتی بەرەو کەمبوونەوەی تاوان چێ بەرەو زیادبوونی تاوانەچێت. هەڵبەت ڕفتاری خراپ بەرامبەر بە کەسە نزیکەکان لە چوارچێوەی خێزان کە هاوسەرتە یا ئەندامێکی خێزانتە تاوانە توندوتیژی جا بەرامبەر بە هەر کەسێک ئەنجامی دێ، بەرامبەر بە هاوڕێکانت، بەرامبەر بە کۆمەڵگا تاکەکانی کۆمەلگا لە دایرە و داوایرەکان. توندوتیژی هەر توندوتیژیە، مەرج نییە توندوتیژی هەر بە زەبری جەستە بێت، بە دەستوەشاندن و شەقوەشاندن بێ. قسەیەک ئەگەر لە شکۆ و لە حورمەت و ڕێزی لە هەست و ئیحساس و شعوری بەرامبەر کەم کاتەوە بیشکێنێت توندوتیژیە و تاوانە و تاوانیش سزای بۆ دانراوە لە قانونەکان، بەڵام خەڵکی ئێمە هۆشیاری یاسایی نییە. ژنێوە داوە ئازانێت یاسا ڕێگەی پێداوە، وازانەی پەیوەندی خێزانی ڕێگەی پێداوە لەبەرەوەی هاوسەرێتی مافی خۆیەتی مڵکی خۆیەتی لێیبا کە وانە غەڵەتە. پێویستە ئێمە بەو هەڵە بیرکردنەوەانەدا بچینەوە لە پێناوی باشترکردنی ڕەفتارمان تاکو بتوانین جوانتر و باشتر بێکەوە ژیان و معایشە لەگەڵ یەکتر هەڵبکەین بەبێ ئەنجامدانی ڕەفتاری تاوانکاری و توندوتیژی. ئەم ئامارانەی کە خوێنمانەوە لەم کۆنگرا ڕۆژنامەوانیە سەلماندی کە دیاردەکانی توندوتیژی تاوان بەرامبەر یەکترکردن، ڕەفتاری هەڵا بەرامبەر یەکترکردن بەرەو زیادبوونە. خێزان پێوەری کۆمەلگایە کە لە خێزان ناکۆکی و توندوتیژی و تاوان زیایی کرد، مانای وەیە لە بازار زیاترە، لە پەیوەندی کۆمەڵایەتی زیاترە، لە ناو هاوڕێ و لە ناو دام و دەستگا حکومی و کەرتی گشتی و تایبەت زیاترە، کە ئەمەش دڵخۆشکەر نییە، پێمان ناخۆشە، بەڵام مەجبورین ئەو ڕاستیە بدرکێنین و بە خەڵک بڵین تاکو خەڵک بەخۆیان بچێتەوە هۆشیار بێت، بە ڕەفتاریا بچێتەوە. ئەم هەڵانەی لە ڕابردووە دەخی پێوەگرتووە و بەردەوام دووبارەیە کاتەوە ئیتر بەڵێن بە خۆیدا بەڵێن بە هاوسەرەکەیدا ئەم ڕەفتارە خراپانە ئەنجام نەدا بەرامبەر یەکتر و لاپەڕێکی تازە و جوان و پاک هەڵداتەوە لە پێناوێکی ژیانی تەندروستتر و چاکەکارتر و بەختەوەرتر، تاکو بەردەوامی بە ژیان بدەین ئەو ژیانەی کە بە جوان بێت، شایستەی ئاستی بەرزی مرۆڤایەتی مرۆڤەکان بێت. زۆر باش کاکاکو. ئەگەر باسی ئەومان بۆ بکەی ئێوە کو ڕێکخراوی یەکێتی پیاوان چیتان بۆ ئەو کردە بۆی ئاستی ڕۆشنبیریەت و ئاستی تێگەیشتنی پیاوان بەرز بکەنەوە بۆ ئەوەی بتوانن کەمترین توندوتیژیان بەرامبەر بکرێت و هەم لەلایەنی خێزانیەوە پەروەردەیەکی باش وەرگرن. ئێوە چیتان بۆ پیاوان کردو؟ ئێمە جگەلەوەی کە ڕێنمایی و ڕاوێژی یاسایی ئەدەین بەو کەسانەی کە توندوتیژیان بەرامبەر کراوە و دێن سەردانی ڕێکخراوەکەمان دەکەن و پەیوەندی بە ڕێکخراوەکەمان دەکەن، ئەم ڕاوێژی یاسایە بە خۆڕایە پێیان بەخشین کە ڕێگەی ڕاستی قانونیان بۆ ڕوو نەکەینەوە
کە مرۆڤ لە کێشەدا بێ پێویستی بە ڕێنوێنی و پێویستی بە ورە پێدان و پێویستی بەوەی کە ڕێگە ڕاستی پێ بڵێ سەرڕایەوەش ئێمە خول و محازەڕە و وانەمان و تۆتەوە لە هەندێک لە زانکۆکان و خوێندنگە و پەیمانگاکانی سنووری سلێمانی دەوروبەری و بەردەوامیش دەبین لەو خول و وانە و محازەرات و سیمینارەتانە لە پێناوی وەشیارکردنەوە کەناڵەکان ڕاگەیانیش پێویستە زیاتر بە ئەرکی پەروەردەی هەڵسەن چکە ئەوەی کە ڕۆیدا لە غیابی پەروەردە و لە غیابی پاکردنەوەی دەرونی مرۆڤەکانە کە لەبێ لە تاکەوە دەست پێ بکەین تاکەکان زەبتی نەفسی خۆیان بکەن دەست بگرن بە پەروەردەی خێزانیانەوە باو باپیرانیانەوە پەروەردەیەکی دروست و تەحمل بکەندان بە خۆیانە بگرن و ئەو بەرگە ئەنانیەتەی کە سەرمایەداری خەریکە دەیکا بەبەری هەموو وڵاتاندا ئەو بەرگە نەپۆشین بەرگی مرۆڤایەتی پیرۆستترین و جوانترین بەرگە کە ئێمە دڵ و دەروون و عەقڵمان پێ داپۆشین و خۆمانی پێ پارێزین. زۆر باشە کاکەکۆ ئەمەوەی کۆتا پرسیارە لێ بکەم ئایا ئێوە لە کێشەکانە تا چەند لەگەڵ یەکێتی ژنانان بۆ چارەسەرکردنی پرسە کۆمەڵایەتیەکان ئەگەر ئەومەڵامدە پەیوەندیتان باشە یاخود پەیوەندیتانی ئەومان بۆ ڕوونکەرەوە پەیوەندی ئێمە لەگەڵ یەکێتی ژنان یاخۆ یەکێتی ئافرەتان و خانمان و ئەم ڕێکخراوانەی کۆمەڵگەی مەدەنی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی خزمەت بە گەشەپێدانی مرۆیی بە کای ڕۆشنبیری جوانترکردنی ژیان هەڵدەستن هەرێکەوە بەپێی ئەندازەی توانای کەسەکانی ستافی ڕێکخراوەکەی ئیشکردن بێکەم و کوڕێ نابێت بەڵام گرنگەوەی ئیشکەی لە پێناوی خزمەتکردنی کۆمەلگاکەت کۆمەڵ ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی کارێک دەکەن خزمەتی کۆمەلگا دەکەن ئەو خزمەتە پێشکەشەکەن کە حکوومەت و دامەدەستگا حکوومیەکان و کەرتی گشتی و کەرت تایبەت سەریان ناپڕژێتە ئەم خزمەتە. بە پێی لیژنەوە دواداچوون و تۆمارکردنی کێسەکان لە ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستان لە ساڵی 2023 واتە لە 1/1/2023 بۆ 31/12/2023 619 جۆری سکاڵات و نوتیجی لەسەر جملە خوناوچەکانمان تۆمار کراوە بەداخەوە 67 حاڵەتی خۆکشتنی پیاوان هەبووە لە هەمان ساڵە و بەداخەوە 8 پیاو بەهۆی کێشە خێزانیەکانەوە لەلایەن هاوسەری یان لە باوکاری کەسی تر یا لەلایەن هاوسەر و کەسوکاری هاوسەری یان لایەن مناڵەکانیەوە بەهۆی کێشە خێزانەکانیەوە کوژراوە. جۆری سکاڵات و نوتیجەکان لەم ساڵا بەم جۆرەیەوە تا 690ەکەمان پۆلێن کردە بۆم جۆرانە. دەرکردنی پیاوی بە تەمەن 49 حاڵەتمان هەبوو لە ساڵی 2023 خیانەتی هاوسەری بەداخەوە 51 حاڵەتمان هەبووە تو نوتیجی جەستەیی 12 حاڵەتمان هەبووە. تەداخلکردنی کەسوکار لە گیانی خێزانی و هاوسەرگیریدا 229 حاڵەتمان هەبووە. فشاری دەرونی سێکسی 17 حاڵەتمان هەبووە. دەست بە سەراگرتنی موچە 9 کەیسمان هەبووە. دەست بە سەراگرتنی مناڵ واتە خێزان پاش هەڵوەشانەوە نەفەقەی لەسەر باوکە بەڵام باوکێ بە مانگ بە دوو مانگ بە سێ مانگ بە ساڵ تا 7 ساڵ کەیسمان هەیە کە لە یەک شارە ئاژین و مناڵەکانیان نەبینیوە بەداخەوە 216 کەیسمان هەبووە. هەڕەشەی میدیای و ئەلەکترۆنی 18 کەیسمان هەبووە. دوو حاڵەتی تازە کەوا لە حاڵەتەوە خەریکە بە دیادە لە هەرێمی کوردستان بەداخەوە کۆمەڵی پیاو لە ئەنجامی دڵنیایی متمانە ڕێز و خۆشەویستی بۆ خێزانەکەی مڵک و ماڵ خانوو شوقە و سیارە هەیەکا بکات بە ناوی خێزانەکەیەوە بەڵام بەداخەوە لە بچووکترین بەریەکەوتنا کاتێک خێزانەکەی سەکا ئەم مافەمادیانە مافی خۆی توانێت تەسەڕوف پێوەکە پەناباتە بەر دادگا بۆ هەڵوەشانەوەی خێزانەکەی و دەست بە سەراگرتنی مڵک و خانوو 11 کەیسمان هەبووە. جۆرێکی تر کە لە کەیز ئەمە تازەی لەگەڵ تازەگەری و بەرەو پێشچوونی کۆمەلگایە داهاتووە ئەویش خستنەوەی وەچەیە بێگومان پێکەوتنانی هاوسەرگیری ژیانی بەردەوامی خۆشگوزەرانی بۆ بەڕێکردنە بەڵام جاران دیاریکردنی مناڵ هاوبەش لە نێوان دایک و باوکە بەڵام ئێستا بەهۆی پێشکەوتنەکانی زانست و زانیاری بواری پزیشکیەوە بەشێک لە پیاوان ئێمە هەستەکەین لە ماوەی ئەم 2 ساڵی ڕابردووە سکاڵی ئەوان هەیە کە خێزانەکانیان بەبێ ڕەزامەندی ئەمان خۆیان بەستۆ وەچە ناخەنەوە واتە لە مناڵێک یا دوو مناڵیان هەیە بۆیە بەشێک لە پیاوان سکاڵیان بۆ هێناوین و شفحانایان بۆ هێناوین داوان لێکردوین کە ئەمە بکەینە پرۆژە یاساک لە پەرلەمانی کوردستان لە حاڵەتی نەخستنەوەی وەچە و خۆبەستنی لەلایەن پزیشکانی مناڵ و مناڵبوونەوە باوک مافی ئەوەی هەبێ کە ڕەزامەندی وەربژیرێ. بەداخەوە 67 حاڵەتی خۆکوشتنەکە لە هەرێمی کوردستان بەم جۆرە دابەش بووە بەسەر پارێزگاکانی هەرێمی کوردستان و کەرکووک. پارێزگای هەولێر لە ساڵی 2023 25 حاڵەتمان هەبوو بە شار و چارۆچکەکانیەوە.
پارێزگای سلێمانی بە شار و شارۆچکەکانی 26 حاڵەتمان هەبووە، پارێزگای دهۆک 9 کەیس حاڵەتمان هەبووە، پارێزگای کەرکووک 5 حاڵەتمان هەبووە، پارێزگای هەڵەبجە 2 حاڵەتمان هەبووە.